بەڵێ زیاتر لە 7 مانگە پەرلەمانی عێراق بەبێ سەرۆک ماوەتەوە کە ئەمە وەکو سیاسیەکانی عێراق باسی دەکەن کێشەیەکی گەورەیە لە عێراقدا کە یەکێک لە دامەزراوە باڵا دەستە دیارەکان بەبێ سەرۆک مابێتەوە. هەندێک جار کە دەپرسین بۆ تۆپەکە هەڵدەدرێتە نێو ماڵی سونەکان کە ئەوان بۆ خۆیان ناتوانن ڕێک بکەون لە سەردانانی کەسێک یاخود دیاریکردنی کەسێک بۆ ئەو پۆستە، بەڵام ئەوانیش لە وەڵامدا دەڵێن دەزوەردان هەیە. کەواتە گفتوگوی زیاتری ئەم پرسە دەکەین. بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتح، بەڕێزیان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبن. بەڕێز حەیانی ئەم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئایا دانەنانی سەرۆکی پەرلەمان ئەمە دەبێتە یاخود بۆتە کێشەیەکی سیاسی لە عێراق؟ ئایا چوارچێوەی هەماهەنگی ئەم پۆستە کە پۆستی سونەیە و پشکی سونەیە پڕنەکردنەوەی ئەو پۆستە لە لای چوارچێوەی هەماهەنگی بە هەڕەشە بۆ سەر پرۆسەی سیاسی ناو دەبرێت؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان لە سەرەتا سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 جژنتان پیرۆز بێت و هەموو ساڵێک بەخۆشی بۆ خەڵکی عێراق و تەواوی مسلمانانی جیهان و هەرێمی کوردستان. ڕاستیەکەی ئەو با بڵێین پەنگ خواردنەی کە دروست بە بەهۆی دوورخستنەوەی بەڕێز هەڵبووسی هەڵنەبژارنی سەرۆکی پەرلەمان ئێمە کەوتوینێتە تونێلێکی تاریکی سیاسیەوە. بەڕاستی بەم شێوەیە لە عێراق هەرگیز ڕووی نەداوە کە هەڵبژارنی سەرۆکی پەرلەمان بەم شێوەیە دوا بکەوێت. ئێمە لە خولەکانی پێشوو بینیومانە کە سەرۆکی پەرلەمان دوور خراوەتەوە یاخود دەستی لە کار کێشاوەتەوە. لە دانیشتنی دواتر سەرۆکی پەرلەمان زۆر بە ئاسانی هەڵبژێردراوە و ڕێژەی یاسایی تەواو کراوە، بەڵام ئەم جارە بەهۆی ناکۆکیە سیاسیەکان ئەم بابەتە بەم شێوەیە نەبوو. بەڵام بۆ ئێستەم لە کەس نەکەین، هێزەکان سەرجەمیان ململانەیان هەیە. هۆکارەکەشی ئەوەیە بابەتەکە پەیوەندی بە هەڵبژارنی کەسایەتیەکی سیاسیەوە هەیە و ڕەنگە هەڵبژارنی کەسایەتیەکی سیاسی کە کۆدەنگی لەسەر نەبووبێت ئەم کێشەیە دروست کرد بێت. ئەو ململانەی لە نێو پەرلەماندا هەن بەڕوونی ئەم وێنەیان پیشانی ئێمە داوە تا کارگەیشتە ئەوەی بە دەست شەڕ بکرێت. ئەمە بەڕاستی شتێکی قبولکراو نییە، نە لەلایەن هاوڵاتیان نە لەلایەن هێزە سیاسیەکانەوە. هاوڵاتی بۆ خۆی بای پێویست کێشەی هەیە کە ئێستا دەسەڵاتێکی گرنگی وەکو سەرۆکاتی پەرلەمان کە دەسەڵاتێکی یاسادانان و چاودێریە سەرۆکەکەی هەڵنەبژێردراوە پاکخستنی دەسەڵاتی یاسادانان و چاودێریە. بێگومان ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە یاساکان دوا بکەون دەنگدان بە یاساکان. یاساگەلی گرنگ هەن کە دەنگیان پێ نەدراوە. ئەمە زۆر گرنگە چونکە وەکو دەزانن ئەمە زۆرێک لە شپرزەیی بۆ حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکاری لە عێراقدا دروست دەکات سەرۆک وەزیرانی عێراق. بەڵێ برێز خەیانی چەرچوبەیە هەڤاهەنگی ژە ئالیەکی داخوازە هەڵبژارتنا سەرۆکەی پەرلەمان دکەن لێ لە ئالیەکی دنتەی گوتن و هەر چەرچوبەیە هەڤاهەنگی ئاستەنگیان ji bo vê proseyê durist dike. Rast e ev yek birêz xeyanî? نەخێر بە پێچەوانەوە چوارچەوەی هەماهەنگی ڕاستە ڕایجیا هەیە لەسەر هەڵبژارنی سەرۆکی پەرلەمان. خەڵکانێک لە نێو چوارچەوەی هەماهەنگی بە تایبەتی لە دوا دانیشتنی یەکەم بۆ دووەم و دەستە کارکێشانەوەی بەڕێز شعلانەکراییم و هەروەها دەنگدان بە بەڕێز عیساوی و مەشەدانی بینیمان کە لێک نزیکبوونەوە هەبوو لە دەنگی نێوان ئەو دوو کاندیدا. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە بەشێک لە دەنگدەران بەشێک لە ئەندام پەرلەمان لەگەڵ عیساوی بن، بەشێکیان لەگەڵ مەشەدانی بنوە. هەندێک ئەندام پەرلەمانیش ئێمە بینیمان کە بەڕێز مەشەدانیان کاندید کرد و بەشێکیان جارێکی دیکە ئێکسیان لەسەر کاغەزی دەنگدان نووسی بوو. ئەمە پێکاتە سیاسیەکان و سەرۆکی پێکاتە سیاسیەکان ئەو دەسەڵاتەیان نییە کە بەسەر ئەندام پەرلەمانیدا بسەپێنن کە دەنگ بە کێ بدەن. بینیمان کە لێکترازان لە نێوان هەندێک پارتی سیاسی سونیە بوو، هەندێکیان لە نێوان حەسم و عەزم چوونە دەرەوە پێکاتەیەکی دیکان پێکێنەوە و دواتر پێکاتەیەکی نوێ دروست بوو. بەنمونە لە تەقەدوم بەڕێز زیاد زەنابی و چەند کاندیدێکی دیکە پێکاتەیەکی دیکە فراکسیۆنێکی دیکەیان دروست کرد بنێوی فراکسیۆنی دەستپێشخەری. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە وەکو ئێوەش دەزانن تاکە
پارت کە ئێستا ئەندامانی لەسەر مەبدە مابنەوە پارتی دیموکراتی کوردستانە کە لەسەر بنەمای خۆیان ماونەتەوە نەگۆڕاون و ئەو لێکترازانە دروستە بۆ کارەکەشی ئەوەیە کە سەرۆک بارزانی سەرکەوتوو بوو لە هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمان بە شێوازێک کە یەک قسەیان هەبێت و لە دەنگداندا بە یەک زۆر دەنگ بدەن و یەک بڕیارن هەبێت لە پەرلەمانی عراقیدا بێگومان ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی تۆ لە داهاتوودا پارتە سیاسەکان وەریابندەوەی لە داهاتوودا کێ هەڵدەبژێرن بۆ پەرلەمان بۆ ئەو نوێنەرایەتی ئەوان بکات بۆ ئەوەی بتوانن 2001 بڕیاریان هەبێت یەک قسەیان هەبێت کاتێک دەنگدان هەبێت بەنمونە لە دەنگدانێکی لەم شێوەیە یەک بڕیار و یەک دەنگدان هەبێت بۆ ئەوەی ئەم پێکاتانەوە ئەم فراکسیۆنانە بتوانن دەنگ بدەن بە تایبەتی سونەکان بینیمانەوە ماوەی 7 مانگ زیاترە نەمانیان ئەتەوێ بڵێ کە سونەکان ناتوانن یەک دەنگ و یەک بڕیار بن ئەمە کێشەکەی ئەتەوێ بڵێ هەڵنەبژاردننی سەرۆکی پەرلەمان تەنها کێشەی نێوماڵی سونە خۆیانە لا هي اكيد مشكله بيت سني ما استطاعوا کێشەکە بە دنیاییەوە لە نێوماڵی سونێ چکەوە نەیانتوانی و یەک کاندید دیاری بکەن و دەنگ بە یەک کاندید دەنوێ خودکان دەنگ نەیتوانیوە سازش بۆ کاندیدێکی دیکە بکە ئێستا گەیشتونەتە قۆناغێک کە پێویستە گۆڕانکاری لەم بابەتەدا بکرێت بۆ ئەوەی کاندیدی نوێدا بنێن تا بتوانن لە ڕۆژانی داهاتوو کەسێک دەنگی پێ بدرێتواڵی بژێن بۆ سەرۆکاتی پەرلەمان بێگومان ناکۆکێکیش هەیە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی چونکە وەکو دەزانن هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە چوارچێوەی هاوپەیمانی ئیداری دەوڵەت هەڵدەبژێت کە هەموو پەیکاتەکان تێدا هەموو پارتەکان بەشدارن ڕەنگە نەبوونی پارتێک ئۆپۆزیسیۆن و نەبوونی پارتی ڕەوتی نیشتیمانی شیعی بەڕێز موقتەدا سەدر و هەندێک پارتی دیکە و ئەوەی کە نەبوونی ئەوان کاریگەری زۆری هەبوو لەسەر پرۆسەی سیاسی و لەسەر پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بۆیە بوونی چینێکی سیاسیش کە ئێستا هاتۆتە پێشەوە بە شێوەیەکە کە هەر پارتێک هەوڵ دەدات سەرکردەیەکی بێت زۆری سەرکردەکان لە نێو یەک پاردا کێشەیە بۆ خۆی ئەمە چونکە زۆربەی پێکاتەکان لەگەڵ ئەوەیدان و لایەنەکان لەگەڵ ئەوەیدان یەک ئەمە مافی سونەکانە و پێویستەیە کاندیدیان نەبێت بەڵام بوونی سەرکردەیەکی سیاسی لەو شێوەیە دەبێت بزانەوە پەیوەندی بە هەموو عراقەوە هەیە و ئەو پارتەکان هەوڵی بەدەستێنانی ئەو پۆستە دەدە بە شێوازێک بتوان لە داهاتوودا لە هەڵبژاردنەکانی داهاتوودا ژمارە کورسەکانیان زیاد بکەن. بڵێ گەلو سەناریۆیەک هەیە و حتا هەڵبژاردنین داهاتی پارلەمەنتوی عراقی بێ سەرۆک بمینە. نعم ببوورە بلێ گەلو سەناریۆیەک هەیە کو حتا هەڵبژاردنین داهاتی پارلەمەنتوی عراقی بێ سەرۆک بمینە سەرۆکی پارلەمان نەبێ حتا هەڵبژاردنین داهاتی. لا هي شوف لا قصدك بابەتەکە بەو شێوەیەوە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت بۆ هەڵبژاردننی داهاتوو ڕەنگە بەڕێز مەندەلاوی لەسەر ئەو پۆستە بمێنێتەوە و ئەوتوانیوێتی بەڕاستی لە ماوەی پەرلەمان بەڕێوە بات بەڵام 2000 ئێمە پێویستیان بە پشتگیریە پێویستی بە پشتگیری ئەندا پەرلەمانانی دیکە تا بتوانێت پەرلەمان دەربکە ڕاستە و زۆر بڕیاری دەرکردووە زۆر یاسایی دەرکردووە دەنگا بە کۆمەڵێک یاسادارەوە بەڵام ئەمە بەس نییە پێویستە دەستەی سەرۆکایەتی دەستەیەکی کامل بێت سەرۆکایەتی سەرۆکیان هەبێت جێگرەکانی ئەندەم پەرلەمانە تا بتوانن کار بکەن و ئەو یاسانە دەربکەن کە حکوومەت و وڵات پێویستیان پێ. پەرلەمان 2000 تەنیا یاسادانان نییە لایەنی چاودێریشی هەیە چاودێریکردنی پارێزگاکان دامەزراوەکان دەستەکان ئەمانە هەمویان ئەرکی پەرلەمانە ئەمڕۆ تەنانەت ئەنجومەنی پارێزگاکانش پەیوەندیان بە پەرلەمان هەیە سەرۆکی پەرلەمان زۆر ئەرکی هەیە دەتوانێت زۆر کار بکات بە ئەوەی کاری ئەندامانی پەرلەمان و دەستگاکان تەواو بکات بەڵام ئەمڕۆ ئێمە تێبینی ئەوەمان کردووە ناکۆکی لە نێو سەرجەم پێکاتەکاندا هێتەنە نێو شیعەکانیش هەندێکیان لەگەڵ تەقەدومن هەندێکیان لەگەڵ ڕابڕین نەک لەگەڵیان دەتوانین بڵین پشگیری کاندیدێک دەکەن نەک ئەم کاندیدەی ئەوان ئەبنەما کەشدا چییە ئەوەیە کە سونەکان یەک کاندیدیان نییە بۆەوە بتوانن وەکو تایب کەس کاندید بکەن و بێت بە سەرۆکایەتی پەرلەمان پێم وایە پێویستە هەمواری یاسای ناوخۆی بکەینەوە بۆ بتوانین کاندیدی نوێی خۆیان کاندید بکەن و ئەو کاندیدانی کە پێشتر بۆ یاخود سیناریۆیەکی دیکە بێتە پێشەوە بە شێوێک لە شێوەکان ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە یەخود وەکو ئەوەی کە دەگوترا بەڕێز عادنان جحیشی کاندید بکرێت بۆ ئەوەی ئەوانیش بێنە پێشەوە لە پەرلەمان وەکو داوایان کردبوو ماوەی سەردین خۆ لە
لە دیالە و لە سەلاحەدین و لە پارێزگاکان لە مووسڵ سەرۆکی پەرلەمان هەڵبژێدراوە ئەوانش داوای مافی خۆیان کردووە بۆ ئەوی بێنە پێشەوە بە شێوەیە کە دابەشکاری هەبێت لە نێوان پارێزگاکان بۆ ئەوەی هەر لایەنێک بتوانێت نوێنەری خۆیان هەبێت چونکە وەکو دەزانن سوننە بەشێکی زۆریان کەوتونەتە ناوەڕاست و باشووری عێراق و ئەمەش پێویستی بەوەیە نوێنەرێتێکی ڕاستەقینەیان هەبێت وە ببێتە هاندەر بۆ هەڵبژارنەکانی داهاتوو و دەنگ بە یەک کاندید بدەن چونکە زۆرێک لەوان وا دەزانن نوێنەرێکی ڕاستەقینەیان نیە و ناتوانن نوێنەرەتیا بکەن. بەێ سپاس بۆتە محمود قەیانی سەرکردەش لە هەف پەیمانیە فتەش بەغدایی گەل.